ماوەی دوو ڕۆژە زبڵ و خاشاکی سنتەری شاری سۆران فڕێنەدراوە و زبڵ و خاشاکێکی زۆر لە سنتەری شاری سۆران کۆبووتەوە بەهۆی ئەوەی کە کارمەندانی ژینگە پارێز مانیان گرتووە لە کارکردن قسەم لەگەڵ کارمەندەکان کرد ئەوان باسییان لەوە کرد کە بەهۆی وەرنەگرتنی موچە پێنەداین دوو موچیان وەرنەگرتووە تاوەکو ئێستا موچەی مانگی سێ و مانگی چواریان وەرنەگرتووە بەهۆیەوە مانیان گرتووە لە کارکردن و ئامادەنین کار بکەن تاوەکو موچەکانیان وەرنەگرن و بۆ ئەو بابەتە من قسەم لەگەڵ ئەو کۆمپانیایە کرد کە ئەرکی خاینکردنەوەی شاری سۆرانی لە ئەستۆیە بەرپرسی کۆمپانیاکە پێوتم کە هۆکاری دابەشنەکردنی موچەی کارمەندانی پاکەرەوە ئەوەیە کە موچە دابشکراوە لەلایەن حکوومەتی هەرێمەوە بەهۆیەوە بانکەکان پارەیان تێدا نەبووە و نەمانتوانیوە لەم چەند ڕۆژەی ڕابردوودا موچەی کارمەندانی پاکەرەوە دابین بکەین ئەوە گرفت بووە بۆ ئەوان بەڵام لە ئەمڕۆ یاخود بەیانی موچەی کارمەندان دابەشەکرێ و کارمەندانیش دەستەکەنەوە بە پاکردنەوەی سنتەری شاری سۆران وەکو سەرەتاش باسم کرد بڵێم ماوەی دوو ڕۆژە زبڵ و خاشاک لە سنتەری شاری سۆران فڕێنەدراوە بەهۆیەوە لە تەواوی ناو بازاڕی شاری سۆران زبڵ و خاشاکێکی زۆر کۆبووتەوە.